پاش پەیوەندیەکی زۆر دوجار وەڵاممان وەرگر کە ناتوانین گرتبوونەوەی ناڕەزایەتی لە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا ساز بکەین، بەڵام لێرە بم داواکاری هەنووکە ئێمە ئیکتیفا بە داواکاریەکان و یادداشتەکانمان دێرین کە ئێمە لە چوار خاڵە ئەو داواکاریە ئاراسەکەین بۆ ڕای گشتی و پاشانیش ئەم شاندە سەردانی هەر پێنجلایەن لە سیاسیەکە کە دوای ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسی و پێیان ڕاگەیەنێ کە لەم چەند ڕۆژەی کەماوە بتوانن ئەو داواکاریانە لە بودجەی 2007دا بچەسپێن. یەکەمیان لەبەر کێشەی سیاسی نێوان حکومەتی هەرێم و بەغدا موچەی فەرمانبەرانی هەرێم نەبڕێت و پەیوەست نەکرێ بە ململانی سیاسی هەردوولاوە. دووەم، حکومەتی هەرێم پابەندی دارایی نەوتەکانی جێبەجێ بکات و ناوەندیش بەشە بودجەی هەرێم ڕەوانە بکات. سێم، لە کاتی پابەند نەبوونی هەر لایەک لایەنی بەرامبەر لە ڕێی دادگای فیدراڵیەوە ئەو پرسەیەک لا بکاتەوە، نەک پەناباتە بەڕێگە چارەی تر کە دوجار تەنها هاوڵاتی لە هەرێمی کوردستان زیادمەندی یەکەم دەبێت. خاڵی چوارەم و کۆتایی، ئەگەر حکومەتی هەرێم لەوەدا پابەند نەبوو بە بڕیاری دادگای فیدراڵیەوە، ئەوە مامەڵەی ڕاستەوخۆی پارێزگاکان لەگەڵ ناوەندا ڕێگەی پێ بدرێت و دەرفەت و ئەوە بکرێتە بە دوا دەرفەت بەوەی کە کاری لەسەر بکرێت. خوازارین ئەم بابەتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی نوێنەرە کوردەکان بە هەر پێنج فراکسیۆنەکانەوە ئیشی لەسەر بکەن و معانات و کێشەی خەڵکی لە بودجەی 2007دا چارەسەر بکەن.